لە نوێترین دەرکەوتنیدا لە کۆشکی سپی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی دیکە سەرنجی میدیاکانی بۆ لای خۆی ڕاکێشا، بەڵام ئەم جارە نەک بەهۆی لێجوانەکانی بەڵکو بەهۆی دەرکەوتنی پەڵەیەکی سووری تۆخ و چەند نیشانەیەکی هاوشێوەی قەتماخە لەسەر لای ڕاستی ملی. ئەم دیمەنە کە لە کاتی مەراسیمی بەخشینی مەدالیای ڕێزلێناندا باڕوونی دیار بوو، کاردانەوەی جیاواز و گومانی لەسەر دۆخی تەندروستی ئەم سەرۆکە 79 ساڵانەیە دروست کرد کە وەک بەتەمەنترین سەرۆک لە مێژووی ئەمریکادا ناسراوە. بۆ وەڵامدانەوەی ئەم دەنگۆیانە پزیشکی تایبەتی کۆشکی سپی شۆن باربێلە لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بۆ کرد کە ئەم سووربوونەوەیە نیشانەی نەخۆشیێکی مەترسیدار نییە، بەڵکو ئەنجامی بەکارهێنانی مەرهەمێکی تایبەتە کە پزیشکی پێست وەک چارەسەرێکی خۆپارێزی بۆی نووسیوە. بە گوتەی پزیشکەکە ترامپ ماوەی هەفتەیە کە ئەم دەرمانە بەکاردەهێنێت و پێشبینیش دەکرێت کە نیشانەکانی سووربوونەوە و کزانەوەی پێستەکەی بۆ چەند هەفتەیەکی دیکەش بەردەوام بێت کە ئەمە کاردانەوەیەکی ئاسایی ئەو جۆرە چارەسەرانەیە. سەر ڕای ئەم دڵنیاییە دەرکەوتنی ئەم نیشانانە دووبارە باسی کێشە تەندروستیەکانی دیکەی ترامپی هێنایەوە کایەوە. لەوانە ئەو کێشەی تێکچوونی دەمارەکانی خوێن کە پێشتر ڕایگەیاندبوو دەبێتە هۆی ئاوسانی قاچەکانی. هەروەها دەرکەوتنی نیشانەی شینبوونەوە لە سەردەستەکانی لە ڕابردوودا کە گەڕێنرایەوە بۆ بەکارهێنانی ئەسپرین و لەگەڵ هەستکردن بە ماندوێتی لە چەند بۆنەیەکی گشتیدا وای کردووە کە هەموو گۆڕانکاریەکی بچووک لە ڕوخسار و جەستەی ترامپدا ببێتە جێی مشتومڕی سیاسی و میدیایی.